ليلة القدر خير من 1000 شهر. خۆشەویستانی کەناڵی UKFO سڵاوی خوای گەورەتان لێبێ. ئەم چەند شەوەی کە ماوە لە شەوانی لەیلەت القەدر دەمانەوێت لەگەڵ مامۆستایانی بەڕێزدا چەند پەیامێک هەیە بیگەێنین و کۆمەڵێ پرسیاریان لێ بکەین. لەگەڵ هاوکارم شەموز نادر لەگەڵمان بن لە بەرنامەیەکی تایبەتدا. خۆشەویستان دووبارە سڵاوی خوای گەورەتان لێبێ. ئێمە ئەمڕۆ دەپرسین ئەو چەند ڕۆژەی کە ماوە لە شەوانی لەیلەت القەدر چەندێک خێری هەیە و چی بکەین لە شەوانی لەیلەت القەدرا و چۆن زەکات و سەرفترەی ماڵەکانی خۆمان بدەین. لەگەڵ مامۆستایانی خۆشەویست لە لای ڕاستمەوە مامۆستا گەیلان و بەڕێز مامۆستا ئارام و بەڕێز مامۆستا محەممەد و بەڕێز مامۆستا محەممەد جەلال. ئەمڕۆ لەگەڵتانین لە بەرنمەیەکی ناوازە و تایبەت. مامۆستا گەیلان دەمەوێت ئەوە بپرسم، خێر و بەرەکەتی شەوانی لەیلەت القەدر تا چەندێک خەڵکان بە گەرم و گوڕیەوە دێن بەرەو پیری و باز لەو شەوە دەکەن یاخود ئەو شەوە گەرم دەکەنەوە. بسم الله والصلاة والسلام على رسول الله. ليلة القدر ناوی لە خۆیە لەیلەت القەدر خوای گەورە شەوێکە ڕێزی لێگرتووە. قەدر بە قەدری کەسەوە خوای گەورە تەبارەک و تەعالە لە ناو مانگەکان مانگی ڕەمەزانی هەڵبژاردووە کەوا بووە بە مانگی ڕۆژ و لە ناو شەوی شەوی لەیلەت القەدر بەرەوەی ئەو شەوە قورئانی تێدا نازیل بووە. شهر رمضان الذي أنزل فيه القرآن. لەو شەوە لەو مانگەیەکەوە قورئانی تێدا نازیل بووە هەم لە شەوی لەیلەت القەدریشە قورئان دابەزیوە بۆیە لە ناو مانگەکان ڕەمەزانە لە ناو شەوەکانیشە شەوی قەدرە خوای تەبارەک و تەعالە هەڵی بژاردووە لەوە ئینا ئەنزەلناه فی لەیلەت القەدر. ئەنزەلناه چی یاتە بە جوبریل عەلەیهی سەلام قورئانەکەی لە بۆ پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم دابەزان لە شەوی لەیلەت القەدر لە مانجی ڕەمەزانیشە. لەیلەت القەدر فەرمی خەیر من 1000 شهر، باشترە لە 1000 ساڵ. بۆ لەبەرەوەی سەحابەکانی پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم گلەییان کرد یا رەسوول الله ئومەتەکانی پێشی ئێمە تەمەنیان زۆر بوو 700 و 800 و 1000 ساڵ ئەژیان عیبادەتی زۆریان ئەکرد. ئێمە بەو تەمەنە کچکەی کورتەی ناتوانین عیبادەتی چوا بکەن. بۆی پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم خوای گەورە فەرمی ئومەتەکەشت ڕازی ئەکەم شەوێکی تێدا هەیە ئەو شەوە بە 1000 زیاترە خەیر من 1000 شهر. شەوێکە بەس لە 1000 ساڵکەوە خێری زیاترە. لەمایەکان کە لێکیان داوەتەوە ئەڵێن 83 ساڵ لەو دەوروبەرێ ئەمما نەخێر 83 ساڵ خوای گەورە فەرمی ويضاعف لمن يشاء أضعافا كثيرة حتى 700 يعني قبيت 83 ضربي 700 بكي زۆر تەمەنی ئادەم و نوحی زیاتر ئەکاتن عەلەیهی سەلام بەیەک شەوە ئەگەی بە عیبادەتیکەوە 1000 ساڵ لە سوزدە و لە عیبادەتدا بووبی. وەیە بینی ملەتی کوردیشمان لێرە کە دەست بە ڕەمەزان ئەکا دێن ئەمما لە شەوانی لەیلەت القەدر دەیەکانی ئەخیر مزگەوتەکان جمعیان دێتن ماشەڵڵا ینی زۆر ئەبن لە خوای گەورە بە زیادی بیتن پڕ ئەبیتن دێن هەم بە ڕائەزین و بە قورئان خوێندن و بە زکر و بە تاعات و بە محازەرات و بە دەرسەکان. بۆیە لەیلەت القەدر وەکو ئەرێن لە سەردەمی ئیبراهیم عەلەیهی سەلام کە تەمەنی ئیبراهیم عەلەیهی سەلام و ومەتەکەی ئەویشا کە لەو تەمەنی ژیانە لەمانەی 300 و 1400 ساڵی بووە. پیرەژنێک دێتن گلەیە کاریا ئیبراهیم تەمەنی ئێمە کورتە کاتی خۆی خەڵک زۆر ئەژیا 1000 ساڵ ئێمە ئەومان پێ ناکرێتن عیبادەت. گوتی ئایا چ ئەڵێ ئومەتێک دێن تەمانیان لە مابینی 60 و هەتا 70 ساڵە. گوتی چۆن شتی وە ئابێ؟ گوتی بەڵێ ئومەتێک دێت تەمەنی ئەوەندەیە. گوتی ئەگەرە من لەو کاتا بام هەر 70 ساڵەکە هەر لە سوژدە ئەم بردە سەری. یعنی خۆم بە هیچ شتێکی دیری مەشغوڵ ناکرد. بۆیە تەماش خوای تەبارەک و تەعالە وەکو هەدیەیە کە ناردوویەتی بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم فەرمی كنتم خير أمة أخرجت للناس. وەی خوای تەبارەک و تەعالە ئەو شەوەی بە هەدیە ناردووە بۆ ئەوەی ئێمە تەلافی ئەو 11 مانگە ڕابردووە کە ئەبین عیبادەتێکی باشمان تێدا نەکردووە یاخود خۆمان بە گوێرەی پێویستمان دوو نەکردووە. لەو شەوەیە ئەتوانی تعویزی ئەو ساڵی تەواو بکەی خوای تەبارەک و تەعالە لای خۆیە بە 1000 شهر بۆت ئەنووسێت. پرسیاری دووەمان بۆ مامۆستا محەممەد جەلالە بانخواست. مامۆستا ئەپرسین چی بکەین لەو شەوەیە باشە، چی بکەین لەو شەوەیە بۆ نەی
بۆ ئەوەی کە ئەوەنەی تر لە خوای گەورە نزیک بینەوە کامیشە هەریەک لە ئێمە حەزەکەین لە حزوری خوای گەورەیە بین و لە خزمەتیا بین چی بکەین باشە بەنای خۆی گەورە میهرەبان سەرەتا دەستخۆشی لە جەناب دەکەم مامۆستا گۆڤەند و هەروەها لە کاکی شەموس خۆی تەبارەک و تەعالا بەرەکەت بخاتە هەموو جوهد و جوڵەیەکتانەوە و پڕبەرەکەتی کادەم کەناڵە ئازیزە لە وڵاتی بەریتانیا بێتە جێی ئومێد و دڵخۆشی بۆ هەموو کوردان بەگشتی. بەڕاستی وەکو جەنابی مامۆستا باسی کرد شەوی قەدر شەوێکی پیرۆزە و چی بکەین لەو شەوەیە باشە ئینسانی مسلمان لەو شەوەیە ئەبێ سوود لە هەموو نەک ساتەکانی لە خولەکەکانیشی وەربگرێ بۆ معنایی کە ئێمە بتوانین زۆرترین عیبادەتی تیا بکەین زۆرترین بەندایەتی تیا بکەین عیبادەتەکانیش بەچی بۆ نمونە ئەگەر ئینسانە بێ شەو نوێژەکانی بکە لە ڕێوایەتە صحیحەکانە هاتووە کە هەشت ڕکاتەکە بکات هەشت ڕکاتی شەو نوێژەکە و دواتریش شەفع و وەتر بکات سێ ڕکاتەکە و بچێتە خزمەت قورئان بەڕاستی لەبەرەوەی لەو شەوەیە قورئان داخڵی دابەزیەوە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێویستە کە ئێمەش مبارەک و پڕخەیری بکەین بۆ ژیانی خۆمان بە خزمەتکردن و لە خزمەتکردنی قورئان بین چونکە قورئان بەڕاستی هەموو حرفێکی تۆ 10 حەسەنەت بۆ ئەنووسرێ لای خۆی پەروەردگاری وەکو مامۆستا فەرمووی 1 بە 700 و زیاترە یعنی ئێمە توانین لەو شەوەیە پاداشتێکی زۆر کۆ بکەینەوە و بتوانین زیاتر خۆی پەروەردگار لە خۆمان ڕازی بکەین و لەگەڵ ئەوەشدا بە زیکر و ویردەکان بە ئەستەغفیر الله بە سوبحان الله و بەوانە بتوانین شەوەکەمان دەوڵەمەند بکەین و ئەو فەرموودە زۆر پڕبەرەکەت و پڕخەیرەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دەشەوی ئەخیرە بە تایبەت فەرموویەتی اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عني ئەمە ئەگەر بۆ خۆت دوعات کرد ئەگەر بۆ مسلمانانیش کردت ئەتوانی بیگۆڕی اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا خۆی تەبارەک و تەعالا وەمان لێ بکات کە هەمومان پڕبەرەکەت بین و پرشنگی شەوی قەدرمان بەربکەوێت و ئەو خەیرە گەورە و نەبراوی کە خۆی پەروەردگار خۆی بۆی دایناوە بیکاتە قسمەتی هەر هەمومان و لە ڕۆژی قیامەتی شەپاداشمان بداتەوە بەوەی کە خۆی دەفەرمێ بەس خۆم پاداشتی ڕۆژوان دەدەمەوە. پرسیارێکی کەمان خۆشەویستان بۆ بانکواز مامۆستا حاجی ئارامە لێ پرسین چۆن پێشوازی لەم شەوە بکەین. سەرەتا بەنای خوای بەخشندەی میهرەبان داواکەین خوای پەروەردگار تاعات و عیبادەتمان لێ قبوڵ بکا و شەوی قەدر بکا بە نەسیبمان اللهم ئامین. ئێمە ئەگەر سیر بکەین لە ژیانی ڕۆژانەماندا ئەگەر چاوەڕوانی میوانێکی خۆشەویست بکەین چاوەڕوانی عەزیزێکمان بکەین بۆ نمونە مامۆستایەکی بەڕێز لە کوردستانەوە دێ بۆ ئێرە خەڵک ئەم شار و ئەو شار لەگەڵی ئەڕوا ئەچێ بۆ خزمەتی بانگی ئەکا داعوەتی ئەکا مەبەست ئەوەیە کە بگا بە لیقای خۆشەویستەکەی بگا بە خزمەتی ئەو کەسەی کە خۆشی ئەوێ بەڵام ئێمە گەر سیرکەین شەوانی قەدر یعنی کاتێکی زۆر مبارەک و پیرۆز سیاق مامۆستانی بەڕێز باسییان کرد کە خێری 1000 مانگی هەیە ئێمە ئەگەر بمانەوێ ئەو خێرەمان دەست بکەوێ و مەحروم نەبین لەو خێری 1000 مانگە و ناشزانین ئەو دەشەوە کامیان بە تەواوی کە شەوی قەدرە ئێمە هەندێک کار هەیە کە بیکەین بۆ ئەوەی کە بەشدار بین لەو خێرایەوە یاخود ئەو شەوەمان بەنسیب بێ بۆنوە با لە هەر شەوێکی قەدرە ئێمە بتوانین چەند ڕکعات نوێژێک بکەین چونکەم نوێژەکان ئەوە خێر و ئەجر و پاداشی تەواوی هەیە ئەگەر ئێمە لە شەوی قەدرا توانیمان نوێژ بکەین لە حەزوری خوای پەروەردگارا بین بە عیلاقەمان لەگەڵ خوای ڕەب العالەمینە ئەو کاتە خێری 1000 مانگەکە نوێژمان بۆ ئەنووسرێ و یا هەر شەوێک لەم شەوانە لەم دەشەوە کە ئەمڕۆ دووەم شەوێتی کە دائەنشین با ببەخشین ئەگەر کەمیش بێ مەسەلەن دینارێک بێ دۆلارێک بێ پاوانێک بێ ببەخشین واتە دانەبڕێن لە بەخشین لەم دەشەوەیە بە ئومێدی ئەوەی کە یەکێک لەم شەوانە قەدرە و ئەوجا قورئان بخوێنینەوە بچینە خزمەتی قورئانی پیرۆز کە ئێمە مامۆستایان باسییان کرد ئەجر و پاداشی قورئان خوێنن چەندە گەورەیە لەم مانگە پیرۆزە بە تایبەتی ئەم شەوانەی قەدریش واتە دانەبڕین لە قورئان خوێندن ئەگەر بە چەند ئاەتێکیش بێ ئێمە بتوانین دەور مراجعەتی قورئانی پیرۆز بکەینەوە هەتاوەکو مەئجور بین لە خێری قەدرا و ئەوجا ئەگەر قسەی خێرە ئێمە لە ژیانمانە پێویستە کە قسەی خێر بکەین با لەم شەوانە بەلای کەمەوە قسەی خێر بکەین ئەگەر بۆ خۆمان بێ بۆ ماڵ و مناڵمان بێ بۆ کەسێک بێ ئەگەر کەسێک گوێمان لێ بگرێ واتە هەموو دەشەوەکە ئێمە ئاوا هەموو کار و کردارەکانی تیا تەوزیع بکەین لەبەرەوەی کە ئەم شەوەمان دەستگیر بێ و ئەوجا بەجێنانی سیلەی ڕەحمە
و ئەو ذکرکردنە و دوعا کە بەڕاستی زۆر گرنگە دوعا مخ العیبادەیە واتە ناوەڕۆکی عیبادەت دوعاکردنە کە ئێمە لەم شەوانە داوا بکەین بپارڕێنەوە لە خوای پەروەردگار خوای پەروەردگار ئیتر مەسیر و چارەنووسی ئێمە لەم شەوانی قەدرا دیاری ئەکە هەتاوەکو ساڵێکی داهاتوو ئەگەینەوە بە شەوی قەدر دوعا بکەین بۆ خۆمان بۆ ماڵ و منداڵمان بۆ نەتەوەکەمان بۆ جەمیعی مسلمانان بەگشتی دوعاکان لەم شەوانە ڕەتبوونەوەیان نییە و ئەوجا حديثك بيغمر أكرم عليه الصلاة والسلام فرمي يا أيها الناس أي خلقينا أفشوا السلام واتا السلام ليك بكن بو معناه كاتك السلام أكيد خوشويسي زيادة على بين تانا أفرمي خوشويسي زيادة كر إيماني بيدا أمزري إيمانش بيدا أمزرا بو إيمانه واشتبه اشتوا أفرمي أفشوا السلام وأطعم الطعام وخواردن بدن بخلقي بتابت يعني كاحتياج كبيوسيان بيتي تشاوتان ليان بي فقير وجارهن تنها شامل للرحم خواي بيرودغار ودس خير خوازانه يعني اما قسيركين لباني تا يواره بروجوين برسين بلام اوان طواوي جيانان برسين اغامان ليبي لم شوانا ببخشين چند اتوانين هر روجو كم يكش ببخشين كخواردن بدن بخلقي واوجا فرمي وصيل الارحام وسيلي رحم بسر يكتري بسر بكنوا سيلي رحم بجيبين لبين يكتريا بعد دايبين لم دشويا بلاي كما او رفيق وبرادر ودوست خزماني كلياد ما شون صالانيك بتوانين هر شويكي كان بسر بكين وتلفوني كان بو بكين سردانيان بكين كسي نخوش حوالي ببرسين واوجا فرمي وصلوا الليله والناس النيام واوجا نوج بكن لكاتك خلق خوتون اما مهم يكي كيما شواني قدر دانشين لمزجود بي لمالو بي لهر جيجي بي كنيوجا كان كاين لخزمتي خواي پروردگارين لكاتيك خلق خوتوا واو جا فرمي تدخل الجنه بالسلام اگر هاتو ام شواشته ما كر زور باساني خواي پروردگار بسلامتي بامان وما خاطر بهشتكي خويا دا كان خواي پروردگار شواني قدر ما لي ور بگري وخواي پروردگار بما خاطر او بهشتي خويا وداواكم خواي پروردگار چون او لم شو انا خوش لم صوزايا لم هوا جو خوش جو خوشا كوي كرينته خواي پروردگار لبهشتي فاني بريني خوايا كوم كاتو لغد جميع المسلمانان اللهم امين خوشویستان دوایین پرسیارمان بۆ مامۆستا محەممەدە بانخواز لە بەریتانیا دەمەوێت لێی بپرسم زەکات و سەرفترە لە مانگی ڕەمەزداندا چۆنە و خەڵکی چی بکا باشە فەرمایە بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه جاري زكاة شروطي زكاة من هي زكاة مال أو إيكا زكاة تدا واجب دبيت سێ شەرتمان هەنا بە واجب بوونی زەکات دەبێت کابرا ماڵی هەبێ مڵکی هەبێت سەرۆت و سامانی هەبێ خاوەنی بێت لە دەستی دابێت ئەمە یەکێکە لە شەرتەکان دووەمیان دەبێت بگاتە عەدی نیساب بۆی زەکاتی لێ دەرکات سێمیان دەبێت ساڵی بەسەدا بسوڕێتەوە بەو سێ شەرتانە زەکات واجب دەبێت دیارە ئەهلی عیلم وایان داناوە کە نیسابی زەکات ئیمساڵ 4000 پاوەنە لە بەریتانیا لە کوردستان 7,900,000 شتیشی وایان داناوە ئیدی هەر کەسێک ئەو بڕە پارەی هەبوو ساڵی بەسەدا سوڕا بوو پێویستە زەکاتی لێ بدات لە هەر 1000 پاوەن 25 پاوانی زەکات دەدات ئەوە زەکات مڵکی هەژارانە پێویستە ئێمە مافی هەژاران بدەین چونکە خوای میهرەبان هەڕەشەی زۆری کردووە لەو کەسانەی کە زەکات نادەن یوکا بیها جباههم وجنوبهم وظهورهم دەفەرمێت نێوچاوانیان وەتە نیشتەکانیان و پشتیان پێسوور دەکرێت و لە ڕۆژی قیامەت بەو ماڵ و سەرەت و سامانەی کە هەیەیان بۆ لە دنیادا و زەکاتیان لێ نەداوە بێ پێویستە زەکات بدەن و ئەوەی کە زەکات دەدا لە مانگی ڕەمەزاندا خێری زیاترە دیارە مسلمانان بەعام لە مانگی ڕەمەزاندا زەکات دەدەن ئەمەش ئەجر پاداشتی زیاترە ئینشاءڵڵا بەتایبەتی بۆ خەڵکی ڕۆژەوان و بۆ خەڵکی هەژار و نەدار و بەنسبەت زەکاتی فیتریش زەکاتی فیتر هاوڵانی بەڕێز دەفەرمون پێغەمبەری خوا واجبی کرد لە سەرمان زەکاتی فیتر بدەین بە خەڵکی هەژار لەبەرەوەی ئیسلام دینێکی تێکەڵکێشە و دینێکە یعنی تێکەڵکێشی لە بینی فەقیر و هەژار خۆشەویستی دروست دەکات لە بینی هەژار و دەوڵەمەندە بەوەی کە دەوڵەمەند دەبەخشێ و هەژار وەردەگرێت بۆ ئەوەی کە هیچ کەس مەحروم نەبێت لە خۆشی و لە چێژ و لەزەتی ڕۆژی جەژن کە فەقیرانیش لەو ڕۆژەدا بەشدار بن بۆی واجبی کردووە لەسەر هەر کەسێک لە ماڵەوە لەسەر هەموو ئەندامانی خێزان ئەو کەسێک کە سەرپەرشتی دەکات زەکاتی فیتر بدات لە جیاتی هەموو ئەندامانی خێزانی واتە ئەگە کەسێک لە ماڵەوە 7 کەس بێت پێویستە زەکاتی فیتری 7 کەس بدات لە بەریتانیا 5 پاوەندان دراوە
و بە گوێرەی شارەکانیش دەگۆڕێت لە لەندەن زیاترە لە هەندێک شاری کرد خەبەریاندا مێکە زیاترە ئەگەر 10 پاوەند بێت دەبێت 10 پاوانی بدەن و ئەو کەسەی کە لە بەریتانیا و لە کوردستان زەکاتی فیتری بۆ دەدرێت دەبێت قیمەتی ئێرەی بۆ بدرێت واتە لێرە 5 پاوانە دەبێت لەوێ 10,000 بدا بۆ ئەو نەفەرەی کە زەکاتی بۆ دەدەن واتە ئەگەر کەسەکە لێرە 7 کەس بێت 35 پاوان دەدات ئەگەر لەوێ زەکاتی بۆ بدرێت زەکاتی فیتر دەبێت 7,000 بدات لە پارەی وێ لە بەرەوەی دەبێت قیمەتی ئێرە بدرێت بۆەوەی ئەوەش مافی هەژارانە بۆ واجب دەبێت پێش ئەوەی کە نوێژی جەژن بکرێت پێویستە پێش ڕۆژی جەژن زەکاتی فیتر ئەدا بکرێت ئەجینا ئەگەر دوای جەژن بوو دوای نوێژی جەژن بوو دەبێت بە سەدەقە نابێت بە زەکات وەک مامۆستایان ئاگادار ئەوانەی کە لێرەن ئێمە لە ئێستاوە خری دەکەینەوە ئینشاڵڵا لە کاتی خۆیدا دەینێرینەوە بەڵام ئەوانەی کە لە وڵاتن لە ناو مسلماناندان پێویستە زەکات لە ئاخیر و ئۆخری ڕەمەزان بدرێت پەلە نەکرێت لە دانی زانایان دەفەرمونون ئێمە لە دوای 27 مانگەوە ئەو جار زەکاتمان دەدا واتا پەلە نەکەن ئەوانەی لەوێنە با لە کۆتایی ڕەمەزاندا زەکات بدەن ئەوانەی لە دەرەوەن لەبەرەوەی تا خری دەکەنەوە دەینێرنەوە کاتی دەوێت لە ئێستاوە ئینشاڵڵا ئێمە خری دەکەینەوە و لە دوایشدا پێش ڕۆژی جەژن دەینێرینەوە دابەشی دەکەین بەسەر هەژاران و نەداراندا خوای گەورە خێری هەموو لایەک بنووسێ و خوای گەورە خێری ئێوەش بنووسێ و خوای گەورە عیبادەتی هەموو لایەکمان قوبڵ بکە یا ڕەبی ئایا زەکاتی فیتر بۆ چییە و چۆنە؟ زەکاتی فیتر بۆ هەژارانە ئەو کەسەی کە قوتی لە خۆی زیاتر لە قوتی ڕۆژی جەژن زیاترە دەبێت زەکات بدە زەکات بە هەژاران دەشێت ئەو کەسەی کە واریداتی نییە بۆ ڕۆژی جەژن پێویستە زەکاتی پێ بدرێت پێویستە زەکاتی فیتری بدرێتێ بۆ ئەوەی بەشدار بێت لە جەژندا لە خۆشی جەژن لەگەڵ خەڵکی دەوڵەمەند و لەگەڵ خەڵکی خوا پێداودا زەکات بەو کەسانە دەشێت کە هەژارن کە میسکینن کە وارداتیان بەشیان ناکە یان قوتی ڕۆژی جەژنیان نیە چکە زەکاتی فیتر شتێک جیاوازە لە زەکاتی ماڵ زەکاتی ماڵ 8 سنفن خوای میهرەبان جاری کردوون بەس بۆ کۆمەڵە دەشێت بەڵام زەکاتی فیتر تۆزێک حەسرترە باتە یەقترە بە هەموو کەسێک ناشێت بەو کەسانە دەشێت کە زۆر هەژارن قوتی ڕۆژی جەژنیان نییە سپاستانەکەین کە بینەرمان بوون سپاس بۆ ستافی ڕۆژنامەوانی کەناڵی یوکەیفۆ و سپاس بۆ هاوکاری بەڕێزم شەموز نادر بینەرمان بن لە بەرنامەی زۆر نوێیان لەگەڵتان ئابین سپاس بۆ مامۆسایانی خۆشەویست خوا ئاگای لێتان بێ کەناڵی یوکەیفۆ دەنگ و ڕەنگی کوردستانیانی بەریتانیا